کایفەنە چێکەوە ئاگرەکەم خۆش کرد. ئێوارەی ئەمڕۆ لە سیتەک چێشخانە و کەبابخانەکەی عیرفانی وەسا محەممەد دەکرێتەوە کە ئێمە لە ڕابردوودا قسەی بۆ کردین و باسیەوەی کرد کە دەیەوێت بێسەرپەرشتان بانگێش بکە بۆ خوانی بەربان. جاخۆی لێرەیە کایفەن کایفەنە چێکەوە ئاگرەکەم خۆش کرد. شێفم من بەڵێ من شێفم، بەڵام ئەوەی ڕاستی بێ زیاتر حەز دەکەم ئاگرەکەم بگەشێتەوە بۆی برنجەکەم بۆ نوبەرامی خۆی دەرکە. واتە ئایدی ئاگرکردنەوەی. بەڵێ یاخوا بەخێر بێ. ئەی کەبابەکە کەبابەکەی پێم نەوتی ڕۆژەدە ڕۆژنەوە پێش نەوتم سەر و کاتیەوە هەیویرەکەش خۆمەیشێ لەم بۆنان. ئەی شۆن ئەم جلانە چی و بیرەخاتەوە؟ ئەمە پیاوە بە ئەزمونەکانی وڵات، پیاوە ڕەسەنەکانی وڵاتم بیرەخاتەوە، بۆیە هەمیشە حەزم کردووە شانازی بەم جلوبەرگەی باو باپیران بۆکەم. لە فیلمی فەرتەنە شامە و لەبەرا بوو. بەڵێ ئەوە 28 ساڵەمە پێشەوەم هەلە بەریشەکەم شانازیش بۆ کولتورەوەکە. وێنێکدا بەزی بوو لەگەڵ هونەرمەند مایر حەسەنە. ئەو وێنێ چی بوو؟ واللهی ئەوڕۆ بینیم هاوڕێی خۆشەویستم کاکە مای ڕسمێکی داگرتە بوو بە ڕیشێکی سپێوانێ، وتم با دڵی لە خۆی دانەمێنێت چکە چەندەها ساڵە من ئەو برادەرین، منیش ڕسمێکی خۆم بە ڕیش و قسە پاڵی وتم هاوڕێکم هەر تۆ پیر نەبووی منیش پیر بوو. یەکتی بەجێ نایەڵن. نەخێر نەوەڵاشکرد لەخوا بەزابێت تا ئەم تەمەنە بۆ ساتێ دڵ یەکتریمان عاجز نەکردووە. ئەم ئێوارەیە چێکن؟ ئەم ئێوارە پێشوازی لەو بەڕێزاناکەن کە ژینگە پارێزن، لەو پیاوە پیرە بە ئەزمونانەی کە ئەزمونیان هەبوو لە وڵاتە و جێدەستیان دیار بووە. ماسی برژاویشم حاضر کردو بۆم ئێوارێ ماسی حاجی هەر هەمووی خۆی پاڵ خستون ئاوە. حاجی ئەزانی چیم بۆ بکە ماسیەکان بە قولاب مەگرە بڕۆ بە مەلە بیگرە با برینار بۆرە بە مەلەکی هەموو ڕوومانە بۆڵم بە ڕوومانەی ئەمڕۆ کوشتمە دەبڕۆ حاجگا پێشوازی لە میوانەکە قوربان دەتوانێت تەڕیکەی؟ بەڵێ ئەوەی خەمە ئاوەکە بۆی ڕق بێتەوە. ئەی وەکو بێسەرپەرشتان یەنێرە؟ بەڵێ ئەمڕۆ لە خزمەت ئەوانیشان هەمویانیان ئیشەڵا توانن تۆزیشکە پێشوازیان لە هەمویان کەین و خزمەتکاریان کەین. سەمتانی و برنجە کوردیە بەلەزەتایە؟ واللهی ئەتوانی تاقیقیتەوە میوارە میوانیت لێوە من دە ڕۆژ لەمە پێشنەوە دوتم من دووارە برنجی کوردی بەدار خۆ ئەوەتە ئەخە بەدەستی خۆ نییە بەدەستی خۆم تێیەکەم فەرقی چییە؟ خۆشەر نییان لینێ من دێیەکەم ئەمە رە چکۆل نبینم. واللهی کاک عومەر بۆی نەکراوێ ئەڵێ ژنەکەی ئیزنینەیە بۆ خوایە بڵێم چی نازانم بەستا هەچیەک بڵێم نازانم بەس تەلەفونێکی بۆ من کەوتی بۆم ناکرد. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس کاکفان. بەڵێ ئێوارەی ئەمڕۆ لە ناحیەی سیتەک چێشخانەی عیرفانی وەسا محەممەد دەکرێتەوە کە هونەرمەندێکی دیاری کۆمیدیایە لە ناو کۆندا.